بناوي سرجم هۆزی گەورەی عەشیرەتی عوزێری بەخێر هاتنی یەکە بە یەکەی هەمووتان دەکەم بەخێر هاتنی کەناڵە بەڕێزەکان دەکەم خۆشەویستەکان بەڕێزان لێرە کۆبوونێتەوە بە ئامانجی ئەوەی کە مێژووی ئەم عەشیرەتە گەورە شێواندراوە زوڵمێکی گەورە لە عەشیرەتی عوزێری کراوە بۆیە ئەمڕۆ خزمان و کەسان لێرە کۆبوونێتەوە بەڕاستیەکەی وەکو دەربڕینی ناڕەزایەتێک بەرامبەر ئەو هەموو زوڵمەی کە لەم عەشیرەتە گەورە کراوە ئێمە ئەم ئاەتە قورئانەی کە ئێستا دەیخوێنمەوە منهج و بەرنامەی ئێمە ئەم خزمانە هەموو ئەو ئاەتە قورئانەیە کە خوا باسی دەکا یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا مێژووی ئێمە ئەو ئاەتەیە کە خوای پەروەردگار ڕوومان تێدەکا و دەفەرمێ ئەی خەڵچینە ئێوەم کردو بە هێز و تیرە و عەشیرەت لەناو ئەو هەموو عەشیرەتانەی کە خوای پەروەردگار باسی کردووە عەشیرەتی عوزێریش کە لێرە ئێستا هەمویان ئامادەن بە تەواوی خزمان و کەسانی تریشەوە ئێمە بەرنامە و پەیاممان ئەوەیە لیتەعارەفوا بۆ یەکتر ناسین بۆ خۆشەویستی بۆ پێکەوە ژیان مێژوو شاهیدی ئەم عەشیرەتە گەورەیە کە لە ساڵی شەستەکانەوە ئەم هەموو شەهیدەی داوە ئەم هەموو خوێنەی ڕشتووە بەڕاستیەکەی قابلی ئەوە نییە کە بەم شێوازە سوکایەتی پێ بکرێت بەم شێوازەکە مێژۆکەی بشێوێندرێت لەبەر ئێوە خەباتی ئەم عەشیرەتە گەورە بریتینە لە کەسێک و دوو کەسێک عەشیرەتێکی زۆر گەورەیە ئامانجی گەورەیە کە خزمەتی وڵات و خزمەتکردنی ئەم میلەتەیە لە هەموو شۆڕشەکان جێدەستی هەبووە جێدەستی دیار بووە ئێستاش کە ئەم ڕسمانەی کە هەڵوەسراوانە بەس ئیشەڕی داعەشە پێشتر ئەم هەموو شەهیدەی تر هەبووە دیوەخانی هەبووە خزمەتی کوردستانی کردووە خزمەتی ئەم وڵاتەی کردووە بەڕاستی نیگەرانین دەبێ ئەم عەشیرەتە ئاش بکرێتەوە دەبێ ڕێزی لێ بگرێ حورمەتی دایکی شەهیدان بگیرێ بۆیە ئەو ئاەتە قورئانەیە کە باسی دەکەم دەیخوێنمەوە پێشەچی پێشەوەی کە من داوایان کرد خزم و کەس و کار قسە بکەم وەکو خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەگەر کەسێک هەڵەیەکیشی هەبێ با سەدان چاکەکەی ببیندرێ گوێخادێرین پێشتر ئەو هەموو چاکەی هەبووە شەڕی داعش بەردەوام خۆی و ئەوانەشی کە لەگەڵی بوون ئەم پیاوە شەڕی کردووە دیفاعی لە وڵات کردووە ئەو ڕۆژەمان لە یادە کە ئەم کەناڵانە زۆربەی زۆری لێ بوون کە برازاکەی لە جەلەولا شەهید بوو لە شەڕی داعش دفاعێکی زۆریان کرد لەم وڵاتە لەم خەڵکە بۆیە بەڕاستیەکەی شکۆی ئەم عەشیرەتەیە بگەڕێتەوە چونکە خزمەتی کردووە چونکە ئەم عەشیرەتە گەورەیە زۆر دەمێکە بەڕاستیەکەی خزمەت بە خەڵکی کوردستان دەکات نیگەرانین دەبێت ڕێزی دایکی شەهیدان بگیرێ کە بەڕاستیەکەی ئەم دایکە بەڕێزە لەو ڕۆژەوەی کە ئێستا دایکە شەمە لێرەیە هاتوۆتە دنیا و کە شووی کردووە خۆشی نەبینیوە بەوەی کە هەر هەتیوی بەخێو کردووە ئەوها ڕێزی پاداشتی دایکی شەهید بدرێتەوە بەو شێوازە مێژۆکەی بشێوێندرێ و عەشیرەتە بۆیە بەڕاستی پێمان ناخۆشە نیگەرانین هەر هەمومان ئەم پیاوە چاکەی زۆر بوو خزمەتی زۆر بوو ئەرێ هەموو خەڵکە شایەدە ئەو هەموو خەڵکەی کە لێرەیە بۆ دیفاع دەکا ئەگەر وانە ئەو هەموو گەنج و پیر بەڕاستی ناڕەحەتە داوا دەکەم لە سەرکردەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بزانێ ئەم خەڵکەی کە لێرەیە خەڵکی خۆتە دیفاعی کردووە لەم وڵاتە بە هەموو شێوازەکان بۆی دەبێت ئاشکرینەوە بۆی دەبێت لەگەڵمان دابنیشێن بەڕاستیەکەی پێمان ناخۆشە کە بەم شێوازەمان بەسەر هاتووە بە ئاەتێکی قورئان دەست پێ دەکەم ومێد دەکەم دواتریش ئەوە برانەی تر هەریەکە قسەی خۆی هەیە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله خبير بما تعملون والسلام عليكم ورحمة الله وبركاته خزمە بەڕێزەکان گەنجە بەڕێزەکان ڕیشسپیەکان کەس و کار و سەربەزی شەهیدان پەیامنێرەکان ئێمە زۆر بە خێراتتانەکەین ئێمە ئەم شوێنە کە ئێستا تیاوەساوین کە ئەم شێوازی شێوانەی بەسەر هاتووە و گۆڕانکاری بەسەر هاتووە و لە شکۆی عەشرەتی عوزێری دراوە ئەم شوێنە لەسەر داخوازی و لەسەر چەند ڕیشسپێک کە دانراوە بکرێ بە قەڵای عوزێری ناوی سنفیدەکە ئێمە گورگێر بووە لە ئەوە بەڕێز قایمقام و قەزا و ناحیەکان و محافەزە ئاگادارە لەسەر ئەوەی ئێمە کتابی ڕەسمی داوامان کردووە گوندی گورگێر بکرێ بە سەرقەڵای عوزێری هیچ کەسێک و هیچ خزم و کەس و کارێکمان هیچ ڕیشسپێکمان ڕێگر نەبوو لە ڕێگری ئەم ناوە کە دروست کرێ بکرێ بە قەڵای عوزێری و ئەم قەڵایش شکۆی هەموو عوزێریەکان بووە میوانخانەی عوزێریەکان بووە سەردەمانی زوو جێی باو باپیرانمان هەبووە لەوانەیە زۆربەی ڕیشسپەکانمان کەمی ئێستەما بێ ئەمە دیوەخانی حوسێن بەگ و عەلی بەگ بووە کە لێرە
دیوەخانێک بە دیوەخانی هەموو عەشەتی عوزێریەکان بووە هەموو کەس و کارەکەی ئێمە ڕازی بۆ بەم قەڵایە دروست کرێ هاوکاریشمان بووە و دەستخۆشیشان لێ کردوین کە ئەم قەڵایەمان دروست کردو بە ناو قەڵای عوزێری بۆ کێشە و مشکیلەکان و بۆ ئاشتەوایی خۆمان و بۆ کۆڕ و کۆبوونەوەکانمان کە سنفەکە بەلاڕێیا براوە کە ئەم ئەرزەین با و باپیرانمان بووە زوربەی زۆریشی ئەرزەکان چەند دۆنمێکی لە خزمانی باخ کڕیومانە ناڕەزاییشان نەبووە کەسێک لەم سنوورە لەم منتیقا لە وحدەی ئیداری منتیقەکە هیچ کەسێک ناڕازی نەبووە لە دروستکردنی ئەم قەڵایە لەسەر ئەرچ و ماندووبوونی خۆمان دروستمان کردووە و ڕێگە و جادە و بانەکانیش خۆمان دروستمان کردووە و هەموو کاتێکیش پێشەنگ بووین بۆ خوێن ڕشتن بۆ ئامادەکاری بۆ خوێن بڕژین لە پێناوی ئەم خاک و نیشتیمانە کە چەندین ساڵە ئێمە خوێن ئەڕێژین بۆ شەهید بۆ ڕێبازی حیزبەکان و بۆ شۆڕشەکانی یەک لەک دوایەکی ئەم کوردستانە و سەرقافڵەی شەهیدانیش بووین پشکی شێرمان بەرکەوتووە ئەم خزم و کەسوکارەی ئێمەش کە ئێستا کۆبوونەتەوە داواکاریان لەو حیزب و دەسەڵات و حکومەتە هەیە کە دڵی ئەم خزمانە ئاشکەنەوە دڵی ئەم عەشەتە ئاشکەنەوە مێژووی ئێمە زۆر شێواوە زۆر تێک چووە من زۆر سپاسانەکەم هیچ پەیامێکی کەم نییە و بەخێر بێن سەر چاو بە ناوی خوای گەورە و میهرەبان بە ناوی کۆخادێرین ڕۆڵەیەکی عەشەتی گەورەی هۆزی عوزێری بە خێراتنی هەموو خزمان دەکەین کۆبوونەوەی خزمان بە مەبەستی نیگەرانی و ناڕازیبوونمان بە ڕووخانی ماڵی دایکی شەهیدان کە خاوەنی سێ شەهیدە و دەیان و سەدان ڕۆڵەی ترمان پێشکەش بە خاکی کوردستان کردو و شەهید بوون عوزێری و شۆڕشی کورد دوانەیەکی دانەبراون لە یەک دوێنەیەکی نزیک و بە خافڵە و کاروان بە ڕەتڵ و بە کۆمەڵ عەشەتی عوزێری ڕۆڵەکانی پێشکەش بە شۆڕشی خەڵکی کوردستان کرد بۆ خەبات و بەرخودان و شەهید بوون دەیان لاوی خوێنگەرم لە سەرەتای هەڵگیرسانی شۆڕشەکان بەگشتی و شۆڕشی نوێ بە تایبەتی درێژەیان بە خەبات و تێکۆشان داوە لەو پێناوەشدا زۆرێکیان شەهید بوون یان زامار بوون یا زەلیل و پەککەوتەی نێو جێگان یا زیندانی ناو زیندانەکانی بەعسی فاشی بوون یاخود ئەمڕۆ بە سەربەرزی تەمەنیان بەرەو هەڵکشان دەڕوات و بە مەردی ژیان بەڕێ دەکەن خێزان و چەندین بنەماڵەی عوزێری ماڵوێران و دەربەدەری ئەم شار و ئەو شار بوون و ئەم وڵات و ئەوڵات بوون گەنج و لاوی عوزێری ئەمڕۆژ درێژە بە خەباتی دوێنێی براگەورەکانیان دەدەن هیچ کات درێغیان نەکردووە لە پاراستنی یەکریزی حیزبەکان بەگشتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بەداخەوە لەم ڕۆژانەدا کێشەیەک بە مەبەست و بۆ بەرژەوەندی تاکە کەسی کەسانێکی خۆپەرست و هەلپەرست ڕوبەڕووی هۆزی گەورەی عوزێریمان کراوەتەوە لە ناخەوە ئازاری تاک بە تاکی هۆزی گەورەی عوزێریان ناوە وەک هەزاران گەنج و لاو و ڕیشسپی کەسوکار و شەهید و پێشمەرگەی دێرین داوامان وایە سەرۆک و لێپرسراوی باڵادەست دڵسۆزانی یەکێتی خەمێک لە چارەسەرکردنی ئەو کێشەیە بخۆن کە ڕوبەڕووی هۆزەکەمان بەگشتی و برای گەورەمان کۆخادێرین بە تایبەتی بۆتەوە چونکە کۆخادێرین نەک بۆ هۆزی عوزێری بۆ سەرجەم هۆزەکانی دراوسێمان و بە تایبەتی بۆ هۆزی عوزێری ڕەمزی ئاشتی و خێر و خۆشی و خۆشگوزەرانی بووە هیوادارین سەرۆک و دڵسۆزانی یەکێتی بۆ جارێکی تر خۆشەویستی حیزبی شەهیدان لە نێو دڵ و دەکان دروست بکەنەوە بە پێچەوانەوە هانی گەنج و لاوەکانمان نەدەن بۆ هەمیشە لە پشگیری حیزبی شەهیدان دوورکەونەوە لە کۆتاییدا دەمانەوێت بڵێین
ئێمەی عوزێری کوردایەتی بۆتە ئەرچی لە پێشینەمان عاجز بوونمان هیچ سوودێکی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نییە. درود بۆ ژیان و ڕوحی پاکی شەهیدانی کورد و کوردستان، سەربەرزی و سەروەری بۆ عوزێریەکانی سەرجەم خەڵکی کوردستان. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنی ئەم کەناڵە بەڕێزانەکەم بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەم. من ئەم پەیامەم بۆ بەڕێز کاک باڤێڵە و وەکا قوبادە داوایان لێ یەکەم چاوێک بە مێژووی یەکێتیا بخشێننەوانێ چاوێک بە مێژووی عوزەیریا بخشێننەوانێ ئایا بزانن هیچ تایەپەیەک لە ئەم کوردستانەی ئێمە بەقەی عوزەیری شەهیدی هەبووە بۆ ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە. داوا لێ کاک باڤێڵەکەم لە کاک قوبادەکەم خزمانی عوزەیری بە دڵێکی پاکەوە ئاشکەنەوانێ ئەنا قەناعەتیان بێ بە گۆڕی هەر هەموو شەهیدان 30,000 دەنگ لە یەکێتی کەمە بێتەوانێ 30 دانە هەزار دەنگ لە یەکێتی کەمە بێتەوانێ. با پێی بڵێن بە کاک قوباد و کاک باڤێڵ 30,000 دەنگ بۆ یەکێتی کورە زۆرە زۆر گەورەیە. ئێمە چەند هەزار گەنجمان هەیە ئەم ساڵ دەنگ نایەت، دوای 2 ساڵیکە دوای 3 ساڵیکە ئەو گەنجانەمان پێگەیت ئەوانی ژەردەنگ دەرەبن. داوایان لێ یەکەم دڵی عوزەیریەکان و کوێخادێرین ئاشکەنەوانێ کوێخادێرین بە قەڵای بلۆک و چیمەتۆ ناڕوخێت لای ئێمە زۆر گەورەیە ئەو پیاوە بەقەی شێوی پیرەمەگروم گەورەیە. شەهیدمان ئەو نەداوە بۆ یەکێتی ئەو نەمان داوە بۆ یەکێتی خلوانەیە هیچ بنەماڵەیەک نەبووە و نەشەهید دەبات. داوا لە کاک باڤێڵەکە ئەم جارەیشیان دڵی هەموو عوزەیریەکان ئاشکاتەوانێ با ئەو زەرەرەی لێ نەکەوێت. 30,000 دەنگ بۆ یەکێتی گاڵتەی پێ ناکری ئەمڕۆکە هەر یەکێتی نییە حیزبی تریش هەیە دەستیان ئاوا کردوتەوە بۆمان. ئێمە یەکێتی بەهی خۆمان نەزانین شەهیدمان بۆ داوە چۆن کاک قوباد و کاک باڤێڵ خۆیان بە کوڕی مام جەلالە زانن ئێمەش خۆمان بە کوڕی مام جەلالە زانین و خۆمان بە کوڕی ئەم یەکێتی ئەزانین. یەکێتی کێ دروستی کرد؟ مام جەلال دروستی کرد. کێ یارمەتیدا؟ کاک عەبدوڵڵا و چەند پیاوێکی وەکو کاک عەبدوڵڵای مەلا ساڵح خوایە جێی بەهەشت بێ ئیشەڵڵا ئەو پیاوانە یارمەتیان مام جەلالیاندا لە چەمی ڕەزانە ئەو پیاوانەیە یارمەتیاندا. ئێستا ئێمە کەمێکی یعنی خزمان کۆبووەتەوە بۆهۆی ئەوەوانەیە تەعزیەکمان هەیە ڕیسپێکی کە نەسوورەمان ئەمری خوای کردووە کاک محەمە و یاخوا جێگای بەهەشت بێ ئیشەڵڵا زۆر دڵگرانین بەوە. یعنی خزمان بەشێکی زۆر کەمان هاتوون بۆ ئێرە لەبەرەوە تەعزیەمان. ئەم جارەشیان داوا لە کاک باڤێڵەکەم لە کاک قوبادەکەم لە هەموو سەرکردەکانی یەکێتی یەکەم ئەوەی کە باڵا دەسن دڵی ئەم خزمانە ئەم عەشیرەتی عوزەیری ئاشکەنەوانێ عەشیرەت ئێمە ئەمانەوێ بگەڕێتەوە. ئێمە کوێخادێرین لای ئێمە پیرەمەگرومە گەڕانەوەی کوێخادێرین بۆ ئێمە هەموو دنیایە. یعنی ئێمە لەگەڵ کوێخادێرینان ئەمڕۆکە لە حەج لایەک بێ ئێمە لەو لایەین ئێمە خۆمان با یەکێتی ئەزانین هەتاکو و ئاخر دەقا. بەڵێ بە قوربانم ئەمە تۆمەتە بۆی دروست کراوە تۆمەتە بۆی دروست کراوە کاکە کابرا 1252 داگیر کردووە بەچی داگیری کردووە ئەی بۆ لەو ناپرسێتەوە چۆن داگیر کردووە بە قوربانێ بم کاکە ئەمە وەڵڵاوە بیلاهی برا بە قورئان کڕیەتی 3 دەفتەر و نیوی پێداوە وەڵڵاهی بە هەدیە دایانە پێی بە قورئان سیارەی بردووە بۆ ماڵەکە پورزای خۆی دایەتێ بە هەدیە و تێتی من بە هەدیە قوبوڵ ناکەم. ئەم پیاوە نەبووە کاکە ئەم پیاوە چەند ناحەزێکی هەبوو ئەم پیاوە ناحەزی هەبوو کە براکەم ئەنا ئەم پیاوە پیاوێکی ئەوە نەبووە بە قوربانێم جان. با درێژەی پێنێم لەبەر ئەوە چەند کەسێکە ماوە قسە بکە یاخوا بەخێر بێن سەر چاومان سەربەرزی بۆ هەموو گۆڕی شەهیدان بۆ هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان سەربەرزی بۆ کاک کوێخادێرین لەسەر سەرمانە هەموو کاتێک دەمانەوێت بچین بەڕێپێوان بۆ سەر گۆڕی شەهید ژیروان وای ئەوە دەمانەوێت بچین بۆ سەر گۆڕی شەهید بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو کەناڵە ڕاگەاندنە بیسرا و بینرا و خوێنراوەکانەکەین. ئەمڕۆ وەک هەزاران گەنج و لا و ڕیشسپی
عشرەتی دایان هەزار ماڵی عوزێری کە لێرە کۆبوونێتەوە گەواهیدەری ئەوەیە کە میردێرین عوزێری ناوەکەی و کەسێتی ئەو زۆر گەورەترە لە ناوی سەرۆکخێڵ و سەرۆک عەشرەت و وەک ئەوەی کە سەرۆکی پێکهاتەیەکی کۆمەڵی کوردەواری بێت. حەزەکەم یەک لێرە بە کورتی جوابێک بۆ دەستگا ڕاگەیاندنە بە ڕێزەکان کە باسی مڵک و هینیان کرد. حەزەکەم ئەمە وەک ئەمانەتێکی مێژووی پێتان دەڵێم بەرپرسیشم لەم قسەیە. میردێرین عوزێری باپیری و باپیرە گەورەی لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانیش خاوەن و دارای 6 دێبووە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان. ئێستاش لە 33 دارە لە سنە دیوەخانەکەی قادربەگی باپیری هەر بە پێوە ماوە و لە باشووری کوردستان لە ناوچەی دۆڵەڕوود بە تاپۆی سرف 3 دایان هەبووە. یەکێک لەو دیانە مەلا داودە کە مەلا داود ڕەنگە زۆربەی ڕاگەیاندنە بە ڕێزەکانیش ئەوە نەزانن کە لایەن ڕوون نەبێت. مەلا داود مامی باپیری میردێرین عوزێریە کە ئەمڕۆ گەڕێکێک کە بۆ بە گەڕێکێک لە سلێمانی و ژمارەیەکی زۆر دانیشتوانی هەیە. میردێرین عوزێری لە بنەڕە تا پێویستی هەرگیز پێویستی بەوە نەبووە کە مڵک و ماڵی هیچ کەسێک داگیر کە وەک کولتور و فەرهەنگی باو باپیرانیشمان زۆر زۆر دوور بووە لەوە. خۆمان بە خانەخۆی کولتور و شەو فەرهەنگە زانین و پێکاتێکی بنەڕەتی کۆمەڵی کوردەوارین زۆر زۆر دوورین لەو تۆمەتانەی کە ئاڕاستەیە کرێ. بەس لێرە بە کورتی ئەمەوێت یەکشت بە بەڕێز کاک باڤڵ جەلال تاڵبانی بڵێم کە حەزەکەم ئاگادار بێ کە دەستێکەیە ئەوێت عشرەتی دایان هەزار ماڵی عوزێری و یەکێتی لێک هەڵبڕێ و لێک دابڕێ. ئەو قسەکەم زۆر زۆر ڕوونە. دەستێکەیە ئەوێت عشرەتی دایان هەزار ماڵی عوزێری و یەکێتی لێک هەڵبڕێ و لێک دابڕێ. هیوادارم ئەو دەستە ببڕێت و شتەکانی ئاسایی بکرێتەوە چونکە لای هەمووتان ئاشکرایەوە لە دوای ڕووداوەکانی 12 شوباتیش باشتر بۆتان دەرکەوت کە میردێرین عوزێری خۆشەویستی ناو دڵی دایان هەزار گەنج و لا و ژن و مناڵ و گەورە و بچووکی عشرەتی دایان هەزار ماڵی عوزێریە. زۆر زۆر سپاس. ئەوە خۆش ئەوە ڕنگدانەوەی هەست و سۆزی دایان هەزار گەنج و مناڵ و گەورە و بچووک و پیر و گەنجی عشرەتی دایان هەزار ماڵی عوزێریە کە ئێستا بە میردێرین عوزێری ناویە بەن و ناودێرە. بەڵێ 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 ئەوە هەنێشت هەیە لە ڕاگەاندنا ناوترێ بەڵام دڵنیا بن کە میردێرین عوزێری خۆی بە ئێستا جواب تێمەکە جوابی بەمەوە دادەشەمە عەفوو ببورن. بەڵێ هەنێشت هەیە بۆ ڕاگەیاندن ناوترێ بەڵام حەزەکەم بە هەموو ڕاگەیاندنە بە ڕێزەکان و بەڕای گشتی کوردستان بڵێم کە میردێرین عوزێری خۆی بە خاوەنی ئەم ئەزموونە ئەزانێت کە لە باشووری کوردستان بەدی هاتووە. نامێ بچمە ناو قوڵای مێژووە و هەنێشت باسکەم بەڵام حەزەکەم ئەو باش بزانن کە خۆی بە خاوەنی ئەم ئەکێک لە خاوەنانی ئەم ئەزموونەی باشووری کوردستان ئەزانێت. بۆیە هەر شتێکی ژەبێ بە گفتوگۆ و بە لێک تێگەشتنە بێت لەگەڵ بەڕێز کاک شاڵا و کۆسەر ڕەسوڵە. دەستان خۆش بێت. زۆر دادەشەمە وەرە. بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا بە خێراتنی هەموو خزمان دەکەین. بەناوی خوا میهرەبان سەرەتا بە خێراتی هەموو خزمان دەکەم کە خۆمان بە زوڵم لێکراو دەزانین خۆمان بە زوڵم لەکراو دەزانین خۆمان بە لەکراو دەخسەتی بەرێ سەرەتا بە خێراتنی هەموو خزمان دەکەین. سەرەتا بە خێرات یەک دقە دادی یەک دقە پەلەمەکەن با دیار بێ پەلەمەکە
سەرەتا بە خێراتنی هەموو خزمان دەکەین بەسخانی ئەو خزمان دەکەین کەناڵەکان سەرەتا بە خێراتنی هەموو خزمان دەکەین بۆ ئەم کەناڵە بەڕێزانە ئەم ڕۆژنامە نووسانەکە هاتوونەتە ئێرە زۆر سپاس تان کێشاوە من وەکو بە ناوی دایکی شەهیدێکەوە قساکەم ئیداری ئەم کاراکەین کە زوڵممان لێکراوە بەڕاستی لەم حاڵەتە ئەمەش دایکی شەهیدە خۆی زۆر زوڵممان لێکراوە ئێمە لەسەر خاک و ئاو گوندی خۆمان ئەو زوڵمەمان لێکراوە بە هیوادارین کە کوڕەکانی مام جەلال بێنە سەرخەت و ئیدانەی ئەم کاراکەین بێنە سەرخەت بۆ چاکردنەوەی ئەم وەزعە و بێن بە دەنگی دایکی شەهیدانەوە بەڕاستی ئەو زوڵمەی کە لە شەهیدانی عزێری کراوە لە هیچ شەهیدانێک نەکراوە تکاتان لێکن بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم وەزعە ڕجاتان لێکەین ئەم کارە قێزەونە بە هەموو شێوەیەک ئیداناکەین تکاتان لێکەین وەرنە سەرخەت تکاتان لێ ئەەکەین ئێمە ئەو پاداشتی شەهیدانەکانمان کە چەند ساڵەها شەهید دەدەن ئەو پاداشتەکەیەتی کە ئەمان دەنەوە تکاتان لێکەین وەرنە سەرخەت بۆ ئیدانەکردنی ئەم وەزعە و ڕجاءتان لێکەین بە هیچ شێوەیەک ئێمە هیچ هەڵوێستێکمان نەبووە تا ئێستا سەبرمان هەبووە تکاتاکەین سەبرمان نەماوە وەرنە سەرخەت تکایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ڕجاتان لێکەین زۆر سپاستانەکەم بەخێر بن سەر چاو من وەک چەشەیدێک ناڕزای خۆم دەردەبڕم کە بەو حاڵەتی بەسەرمان هاتووە باوکو باپیری من شەیدی ئەم خاکەن پاداشتی من ئەوە بوو کە خانووەکەم بڕوخێنن من تەنها ئەو مامەیەم هەبوو کە ئەویشتان لێ بردم هیوادارم بە زووتری کات خانۆکەم بۆ دروست بکرێتەوە و مامەم بگەڕێتەوە فڕەکەم لە دووری ئەم خاکە هیوادارم فڕەکەم بۆ بگەڕێنەوە خەقیش وایچمە ناوترە هیچ ئاگادار بوو لەوەی کە ڕووداوێکی وارڕوانەوە یاخود ئاگادار نەکران و کاتی هێزەکە هاتن ئێوەش زانیتان نەوەڵڵا هیچمان هیچ ئاگادار نەبووی ئاگادار یەکشت نەبووی خۆم ئەو مناڵ لێرە بووی بەخێراتنی هەموو لایەکەکەم بەخێر بێن سەر چاو ئەم کۆبوونەوەی کە ئەنجاممان داوە تەنها بۆ نزیکبوونەوە و زیاتر ئاشنابوونی خزم کەسەکانی عەشەتی عوزەیریە و پێتان ڕائەگەیەنم کە لەم هەفتەیە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا کۆبوونەوەیەکی جەماوەری سەرتاسەری لە کەنەکەوە ئەنجام ئەدەین ئێمە وەکو گەنجانی عەشەری عوزەیری هێزێکی پۆڵاین لە پشتمانە کە ئەویش میردێرینە ئێمە وەکو گەنجان پشتیوانی لە میردێرینەکەین و دەستان خۆش بێت ئێستاژە چین بۆ سەر گۆڕی شەهید جیلوان بەڕێتەوە سڵاو و ڕێز بۆ ئەو کەسانی کە گوێیان لێ سڵاو و ڕێزمان بۆ سڵاو و ڕێز بێ زەحمەت کوڕانی مام جەلال ئێمە ئەمانەیە بێنە سەرخەت ئەم کێشە و مەشاکیلەیە کە ڕوبەڕووی عوزێریەکان بۆتەوە بۆمان چارەسەر بکەن ئەم کاولکاری کە کراوە بەرامبەر بە ئەم منتیقەیە و عوزێریەکان لە هیچ وڵاتێک ئەم شتە نەکراوە و هێمە بە زمانێکی زبر قسە ناکەین بە زمانێکی حەقانە قسە ئەەکەین دەنگمان خستۆتە باڵ دەنگی دایکی کوێخاتێرین و هەموو عوزێریەکان ئەمانەوێت ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکرێت لە هیچ یاسایەکە بە باسی دادگاکەن دادگا بەڕێوبەر ئەوەی کە نازانم گوێی لێمە ئێمە ئەمانوێم کێشەیەمان بۆ چارەسەر بکرێت وەکو وتم زمانێکی زبر بەکار ناهێنم وەکو حەق قسە ئەەکەم بەڕێز باڤێڵ تاڵەبانی هیوادارم بۆ بڕیارانەیە بچیتەوانێ و دەگەڵ ڕێزم زۆر سپاستانەکەم لەبەر ئەوەی زۆر خەرەباڵکە ناتوانم زیاتر لێدوان بم چکە کەسی تر ماوە
سەرەتا بە خێراتنی هەموو گەنجانی عەشرەتی عوزێری و ئەم پەیامنەرە بە ڕێزانەکەم. ئێمە وەکو گەنجانی عەشرەتی عوزێری ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجاممان داوە بۆ سەردانیکردنێکی گۆڕی شەهیدان بووە و دڵنەواییدانەوەی دایکی شەهیدان و دڵنەوای ئەو خەمۆکی کە تووشی خەیاڵی کچی شەهیدی تاقانەی کوڕی شەهیدی تاقانە بووە. ئێمە زۆر نیگەرانین وەکو گەنجانی عەشرەتی عوزێری هەر هەمومان بە یەک دەنگ یەک دەست یەک هێز یەک بڕیارین. ئەوەی کوێخادێرین تا ئەمڕۆ کردێتی لە مێژووە لە ڕابردووە ئەنجامی داوە هەر هەمووی بۆ خزمەتکردنی یەکەتی نیشتیمانی کوردستان بووە. داواکارین لەو پەیامنەرانەی کە ئەچن لەگەڵ ڕیشسپێک یان کەسێکی تر سەربەلایەنێکی تر دژایەتی ئێمە لە بەرژەوەندی نە عەشرەت و نە حیزبیەکەتی نیشتیمانی کوردستان نییە بە هیچ شێوەیەک هیچ لە دوانێکان لێ وەرنەگرن. ئەوەی کە ئێمە هەمانە ڕێز عەشرەتمان دیارە براگەورەمان کوێخامان میردێرینمانە. ئێمە وەکو گەنجانی عەشرەتی عوزێری داواکارین لە جەنابی سەرۆک باڤڵ جەنابی سەرۆک تکایە وەرە سەرخەت چاوێ بخشێنەرەوە بە ڕابردووی کوێخادێرین کە بەچەکی خۆی بە پارەی خۆی بە ماڵی خۆی بە ئەو هەموو خۆبەخشێکە لەگەڵ کوێخایە بۆ بێلەوانی کە لە دەوام و کە کوڕی خۆتانە کوڕی یەکەتی نیشتیمانی کوردستانە چەکی خۆتانی پێ بە پارەی خۆی فیشەکی کڕیوە بۆ شەڕ دژ بە داعش و بە چەند دوژمنانی یەکەتی نیشتیمانی کوردستان. ئێساش داواکارم لە گەنجان ڕیسپیان هەموو برایانی عەشرەتی عوزێری بەڕێکەوین بەڕێپێوانێک بۆ سەر گۆڕی شەهیدان بە خێراتنی هەموو لایەکەکەین فەرموو. بەناوی عەشرەتی عوزێری و بە خێراتنی هەموو لایەک و هەموو کەناڵەکانەکەم منی لێرە ڕێز و سەڵامەیە بۆ دێرین گیان کوێخادێرینی عوزێری. هیوادارم کوڕی مامجەلال بچێتەوە بەخۆیە ڕوخانی قەڵای ئێمە چی پەیوەندی بە دێرین و بە دێرین و هەبوو چی پەیوەندی بە کوڕی ژیلوان و شیروان و دەستا خۆش بێ دەستا ئەڵم کە ڕوخانی قەڵای ئێمە چی پەیوەندی بە حکومەتەوە بگەر ئەمە حیزبیە یان قانونی ئەم حیزبیە کاکە ئەمە قانونی نییە